میوانەکەمان دکتۆر هەرێم عوسمان وتەبێژی پێشانگای نێودەوڵەتی کتێب خولی سەرۆک مامجلال لە ستۆدیۆ ئامادەیە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین. سڵاو لێبێت و بەخێر بێت. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس. پیرۆزی شاخ خولی حوتەمی پێشانگاکەتان پیرۆزە لە با لەوە دەست پێ بکەین جیاوازی ئەم خولە لەگەڵ خولەکانی تر چییە؟ بەڵێ دیارە خولی حوتەم کاتەکەی هێنرایە پێشەوە بۆەوەی کە لەگەڵ ساڵیادی سەرۆک تاڵەبانیە بگونجێت و بۆ ئەمەش ئامادەکاریەکی باش کرابوو کە ئەم خولە جیاوازی پێوە دیار بێ لە ئەو سەرنج و تێبینیانەی کە ساڵانی پێشوو هەبووە لەبارەی خولی ئەو پێشانگە خولەکانی پێشوو نەهێڵڕێ یاخود کەم بکرێتەوە. خۆتان نەزان کارکردنی تیم بێگومان کاری پێکەوەی باشتر ئەتوانێت لە کاری تا کەسی دەور بجێڕێت بۆ پڕکردنەوەی کەلێنەکان. بۆیە ئەم خولە ئەتوانم بڵێم یەکێکە لە خولە زۆر بەهێزەکان و لە ناونیشانی کتێبەکانەوە، لە بەشداریکردنی وڵاتەکانەوە، لە زیادکردنی ناونیشانی کتێبەکان، ینی لە دیزاین و لە تەنانەت ماوەی سەردانیکردن بینی لە زۆر لایەنەوە ئامادەکاریەکان بۆی پێم وایە زۆر جیاوازتر. باش دکتۆر، زیاتر لە 14 وڵات بەشدارە ئەمساڵ و سەرو ئەوەی کە باسەکرێت سەرو ملیۆنێک سەرچاوەش کتێب لە ناو پێشانگاکەیە بوونی هەیە. گرنگترین ئەو سەرچاوانە یاخود ئەم ساڵ گرنگیتان یاوە بە بابەتێ یا بە چەند سەرچاوەیە کە بوونی هەبێ لە ناو پێشانگاکەیە خود نەخێرەوە هەموو چاپخانە و هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن دەستکراون خۆیان کە چ بابەتێکەیەنن بۆ ناو پێشانگاکە؟ خۆتان نەزانن ئێرە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریەوە ڕۆشنبیر بوونیش لە ڕاستیە تەنیا لە یەک بوار لە یەک کایە کورد ناکرێتەوە تۆ بەنای دیموکراسیەوە ڕێگری بکەیت لە هەندێک ناوەند یاخود هەندێک دەستگا ئەگەر بێت و با بڵێن ئەو کتێبانە بە جۆرێک کە کۆمەڵێک پابەندبوونی دیاری کراو هەیە کە نەچێتە ناو ئەوانە تۆ ناتوانێت ڕێگری لێ بکەیت لە ڕاستیە. وەکو بەشداریەکان ئەم ساڵ جیاوازیمان کردووەوە گوتم لە چەند بارێکەوە. یەکەم زیاتر لە 15 وڵات بە دیاریکراژەتوانین بڵێن 16 وڵاتیان بەشدارن و زیاتر لە 50,000 ناونیشانی جیاواز واتە ژمارەی کتێبنان ناونیشانی جیاواز زیاتر لە 50,000 ناونیشانی جیاواز هەیە و دەستگاکان زیاتر لە 250 دەستگا. ئەم جارە جیاوازیە کە کراوە ئەوەیە ساڵانی پێشوو ناوەندەکان بانگێشت ئەکران ئاهاتن خۆیان، بەڵام ئەم ساڵ بۆ ئەوەی کە هەندێک ناوەند و دەستگا کە خۆشیان نایەن ئێمە بچین بۆ لایەن و ئێمە بیان هێنین واتە بە جۆرێک لە جۆرەکان چەنی کوردستانە دکتۆر بە دیاریکراوی بەڕاستی کوردستان ینی بۆ نمونە باشووری کوردستان جیاوازە لەگەڵ ئێمە لە ڕۆژ ئاواوە هاتوون لە ڕۆژ هەڵاتەوە هاتوون هەمووی کوردستانی گەورەیە. بۆیە زۆر کار ئاسانی کراوە بۆ ئەو ناوەندی چاپەمەنیانەی کە لە بەشەکانی تری کوردستانن بتوانن بواری بەشداریکردنیان هەبێت. لەبەرەوەی خۆتەزانی کە ینی ساڵانە ئەمە ئەتوانین بڵێن یەک جار ڕۆ ئەدات وەکو ڕووداوێکی ڕۆشنبیری وایە. بۆیە هەوڵ دراوە زۆرترین ناوەند بەشداری بکاوە. خاڵێکی زۆر گرنگەوەیە کە ئەم ساڵ وەگوتم ئێمە خۆمان چوین بۆ ناوەندەکانی تر بۆ دەستگاکانی تر ئەو کتێبانەی کە کتێبی زۆر باشن کڕیمانەتەوە و زیاتر لە دەیان ناوەندی چاپەمەنی هەم لە وڵاتە عەرەبیەکان هەم لە ئێرانیەکان نزیکەی زیاتر لە 150 مەتر شوێنمان بۆ کردوونەتەوە هی هەموو ئەو دەستگایانە بە نرخێکی زۆر گونجاو ئەو دەستگانی کە خۆیان لەوێنین و ئێوە بەرهەمەکانیتان بەڵێ وەکو جۆرێک لە ئەوان کە بێن لە ڕاستیە بە کتێبەکانیان زەرورە و لە هەمووی گرنگترەوەی تۆ گوڵبژێری کتێبەکانیەکە ینی باشترین و تیمێکی زۆر شارەزای
ینی ئەتوانین بڵێم تا ئەندازێ کتێب ناس لە دەستگای سەردەم و ینی کە ئەزموونێکی زۆری بەڵێ بێگومان لە هەڵبژاردننی کتێبەکان دەوریان هەبووە بۆ ئەوەی کە باشترین کتێبی دەستگا و چاپەمەنیەکان بهێنرێتە ناو پێشانگا. بۆیە جیاوازیەکە ئەوەیە کە ساڵانی پێشوو کەمتر ئەو ناوەند و دەستگایانە ئاهاتن. ئەم جارەوتمان ئەگەر نەژێن ئێمە خۆمان بەچینواتە بەرهەمەکانیان نسا لە پێشانگا هەیە و دوێنێ لە ڕاستیە هەر ڕاستەوخۆ لەگەڵ کردنەوەی پێشانگا ئەو شوێنانەی کە وەک گوتم خۆمان چوین زۆرترین ئەتوانم بڵم سەردانی کرد و تەنانەت فرۆشی هەبووە. باشە چەند واتە هیچ پێشنیارێکە هیچ مەرجێک هەبوو بۆ ئەو شوێنانەی کە بیانەوە بەشدار بکەن مەرجێک هەبێت کە نەتوان بەشداری تیا بکەن ئەو ناوەندانە؟ بەڵێ نەخێر مەرجێکی وانە بە پێچوانەوە زۆرتریش هاوکاری کراون لە ڕووی ئیداری و لە ڕووی بۆ نمونە لە وڵاتانەوە گەربیزە و ئەو شتانیانی کار ئاسانی زۆریان بۆ کراوە ئامانجەکەەوە بۆ کە زۆرترین ناوەند بەشداری بکەن و ساڵانش ئەمە هەمان کاری بۆ ئەکرێت و وەگوتم بەو شێوە ئیشکردنی تیمیا ئامانجەکە ئەو بۆ کە پایتەختی ڕۆشنبیریە بەڕاستی ئەمەی تیا بدرەوشێتەوە تا لە خولەکەیە لەو پێشەنگایە ئەمە بەباشی بەدی بکرێت. بۆیە هەموو هەوڵەکان بۆ ئەوە بۆ کە زۆرترین ناوەند و دەستگا بەشداری بکەن، بەڵام خۆتان نەزانن هیچ پێشانگایەک نییە بە بێەوەی کە داشکان بۆ کتێبنەکە لە بەرەوەی ئەنیەوە بۆنەیەکە خوێنەران مافی ئەوەیان هەیە کە لەوێ بە نرخێکی گونجاوتەندانێکیشە بۆ خوێنە بێگومان. بۆیە لە ڕووی ئیداریەوە زۆر هاوکاری کراون بۆ ئەوی کە بتوانن ئەوان بە داشکانێکی باشتر کتێبەکان پێشکەشی خوێنەرکەن. دکتۆر لە تەواوی جیهانە چەند پێشانگایەکی نێودەوڵەتی گەورە هەیە کتێب بە نمونە پێشانگای کتێبی فرانکفۆرتمانێ، هەر لە هەرێمی کوردستان پێشانگای کتێبی هەولێرمانێ، لە تاران پێشانگای نێودەوڵەتی کتێبی تاران هەیە. پەیوەندیەکتان دروست کردووە ئەم پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ پێشانگا گەورەکان یاخود لەگەڵ بەڕێوبەرانی ئەو پێشانگا گەورانێک کە لە جیهانە ئەکرێ بۆی بتوانن ئەزمون یاخود شێوەی کارکردنی ئەوان بن لە ناو ئەم پێشانگایانەوە یاخود ئەوەی کە لەوێ ئەکرێ لێرەش ئەنجام بدرێت و بڵاو بکرێتەوە. من جارێکیان لە شوێنێک بوو ناوبانگی پێشانگای کتێبی سلێمانی لە ئەوروپا هەیە، ینی ئەمە کەس ناتوانێت لاری لێ بکات، بەڵام وا بکەن کە زۆرترین دەستگای چاپەمەنی ئەوروپیەکان و وڵاتە بیانیەکان بێنن بۆ ئێرە لە ڕێگەی پێشانگاکان و ینی هیچ لینکێک هەیە. دیارە خۆتەزانی ئەمانە هەمووی کاری ڕێخستنی کۆمپانیا چەندین کۆمپانیا لێ پرسا. کۆمپانیا ئەتڵەس کە دیارە چەند ساڵێکی زۆرە ئەم کارە بەسپاسەوە گرتوۆتە ئەستۆ و ئەم ساڵ ئێمە هاوکاریان بوون ساڵی پارت بە تایبەت لە ڕووی لایەنە زانستیەکەیەوە ئێمە ڕۆژانە لەوێ پانێڵ و چالاکی زانستیمان ڕێخستووە. ئەتوانم بڵم کە من 2 ساڵە زیاتر لەوێ کار ئەەکەم، زۆرترین کار کراوە بۆ ئەوە ئەوەندەی زانیاریم هەیە بەڕێوبەرانی کۆمپانیا بە بەردەوامی بەشدار بوون لەو پێشانگایانەیە لینکیان دروست کردووە، ینی هەم لەوەی فرانکفۆرت هەم لەوەی تاران نزیک 15 ڕۆژێک بەر لە ئێستا دیسان لە بەغداد پێشانگای نێودەوڵەتی هەبووە، هەم کۆمەڵێک دەستگای زۆر لەوێ داوت کران بۆ ئەم پێشانگای کە ئێستا کراوەتەوە و کۆمەڵە کتێبی زۆر دیسان هەر لەو پێشانگایەوە گوتم لەو ناوەندانە کراوەتەوە و زۆریش بۆن منە خۆشحاڵ بوون کە خۆیان بێن، بەڵام خۆتەزانیانی لە بەرەوەی ماوەکەی نزیک بوو لەگەڵ ئەوەی بەغدادا، بۆیە هەندێکیان نەیانتوانی بەس ئێمە کتێبەکانیانمان هێناوە. بۆیە بە بەردەوامی کار بۆ ئەوە ئەکرێت کە ڕێژەی بەشداریکردنەکە زۆر فراوانتر بێ و ئەتوانم بڵم لە ینی بەپی ئەمە لە 125 لە چاو ساڵی پارە ئەم ڕێژەیە زیادی کردووە و پێشم خۆشە لێرەوە با بڵێن ئەو ناوی ئەو شوێنانەی کە
ینی بە شێوەی پێکەوەی کارکراوە ناویان بەرم کە زانکۆی سلێمانی کەم خۆم لە ڕاستیا وەکو نوێنەری ئەوێ بەڵام دواتر وەکو تەبێژی پێشانگا پێیان باش بوو من ئەو ئەرکە لە ئەستۆ بگرم و دەستگای سەردەم ڕۆڵێکی زۆر کارای بینیوە و دامەژراوەی مامجەلال و وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیای ئەتڵەسیش ئەم پێنج شوێنە بەڕاستی بە شێوەی تیم کارکراوە و ڕۆژانی پێشەنگە کە ڕاستە خۆ دوێنێ لە یەکەم ڕۆژەوە هەتاوەکو کۆتا ڕۆژ بە بەردەوامی چالاکی جگە لە ینی کاری فرۆشی کتێوە گوتم ئەمە یەکێ ڕۆشنبیری و معریفە بە بەردەوامی هەموو ڕۆژێ چەندین چالاکی بەڕێوە زۆر باش دکتۆر بەردەوامە بین لەگەڵمان نابمێنەرەوە ئێستا پامنێرمان ئەمیر لە شوێنی پێشانگای نێودەوڵەتی کتێبی سلێمانیە کە ئەمساڵ حوتەمین خولیەتی و خولی سەرۆک مامجەلالە ئێستا ڕاستەخۆ لەوێ لەگەڵمانەیە قسەی لەگەڵاکەی بزانین ئەمڕۆ کە ڕۆژی دووەمێتی تا ئێستا ڕێکارەکان یاخۆت سەردانی هاوڵاتیان یان بەشداربووان چۆنە و ئەوەی کە ئەمیر بەلای خۆتەوە سەرنجڕاکێش بوو بە بابەتێک کە لەنێو پێشانگای کتێبە بینی بێتە قسەی لەسەر بکەیت و بۆ ئێمەش و بینەرانیشی بگوازیتەوە دکتۆریش لێرەی گوێی لە قسەکانتە یعنی ئاگاو لە بەرچێک بڵێ یەکسەر ئەتوانین پرسیار ئاڕاستەی دکتۆر بکەین. زۆر باشە بە ملیۆنان کتێب و هەزاران ناونیشان خامی ناو حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبن کە لە شاری سلێمانی بەڕێوەچێت و خولی ئەم جارە بەهۆی ئەوەی کە لە ساڕۆژی کۆچی دوایی سەرۆک مامجەلال لە دەستی پێکرد ناونرا خولی سەرۆک جەلال تاڵەبانی واتە خولی ئەم جارە بە ناوی یەکێک لە سەرکردە خوێنەوارەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا کە سەرۆک مامجەلال بووە ینی خولەکە بەو ناوەوە ناونراوە بۆ بۆیە خولی ئەم جارە زۆر تایبەتەوە ئەو پێشانگایی کە ئەمڕۆ لە نێو شاری سلێمانی و بە دیاریکراوی لە پێشانگای نێودەوڵەتی تاسڵجەدا بەڕێوە دەچێت حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبە بە ملیۆنان کتێبی تێدا نمایشکراوە کاکڕێگەر ئەگەر زیاتر دیمەنەکان بگوازێتەوە ئێشتا سەرەتای دەستپێکی ڕۆژەکەی ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی کتێبە زیاتر بابەتەکان لێرە ئامادەکارین واتە ئێشتا پێشوازی لە میوانەکان ناکرێت چکە لە سەعاتەوە پێشوازی لە میوانەکان دەست پێکات بەڵام ئەوەی کە هەیە عنی ئەمە لەگەڵ بەشێک لە هەم فرۆشیارەکان و هەمیش سەرپەرشیارانی ئەم شوێنەدا قسەمان کرد ینی ڕۆژی یەکەم ڕۆژێکی باش بووە ڕۆژێکی پڕجۆش و خرۆش بوو ڕۆژێکی پرفڕۆش بوو ینی جاخۆمان نەزانین شاری سلێمانی شاری ڕۆشنبیریە ینی ئەو شارەیە کە بۆ نمونە ساڵانە دەبینین لە پێشانگاکانی کتێبدا بە دەیان هەزار هاوڵاتی دێنە نێو ئەم پێشانگایانەوە ینی ساڵانە ڕێژەیەکی زۆر کە با بڵین لەسەر ئاستی عێراقدا ڕیکۆردێکە کە شاری سلێمانی تۆمارێکات بۆ سەردانیکەرانی پێشانگای کتێب بۆ کڕیارانی کتێب لە شاری سلێمانی جوان پێشانگایانە دەرفەتی زۆر باشی تیا بۆ کەسانی کە خوێنەرن و تالبی خوێندنەوەن لێرە بەشێکی زۆری دەما بڵین ناوەندەکانی چاپەمەنی لێرە بوونیان هەیە ئامادەیان هەیە و بەشێکی زۆریشان بابەتی نوێیان لە نێو پێشانگاکەدا نمایش کردو ینی ئێستا زانین ئەمە بۆ بە کلتور لە نێو ناوەندەکانی چاپەمەنیدا کە بەشێکی زۆری بابەتەکانیان هەڵدەگرن لە پێشانگاکانی کتێبدا نمایشی دەکەن و ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش و بەلای منەوە کتێبێکە بوو من زۆر دەمێکە بە دوایگەڕێم بەڵام خۆشبەختانە پێم وابێ ئەم ساڵ دەستمەکەوێ ینی بەگشتی هەزاران و دەیان هەزار ناونیشان لە نێو ئەم پێشانگایە بوونی هەیە و بۆیە هیچ کەسێک کە خوێنەر بێت لە کتێبێکی ناکەوێت لێرە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئەمیر ئەگەڕێمەوە بۆ لای میوانەکەمان دواتر لە گەشتەکانی ترا زانیاری زیاتر وەرەگریم زانین لەسەر گەشتیارەکان و هاتنی گەشتیارەکان بۆ پێشانگاکە دەگەڕێمەوە بۆ لای تۆ دکتۆر پێم خۆشە پرسیارەکەم دەربارەی ئەوەی کە هیچ پانەڵێک هیچ سیمینارێک هەیە لە پێشانگاکە ئێوە پێشکەشی بۆ بینەرانی بکەن یا ئەو کەسانی کە یەنە پێشانگاکە بەڵێ دیارە خۆت بوت گەشتیارە هەر بەڕاستیش من پێم خۆشە ینی وەکو گەشت خەڵک بچێت بۆ ئەوێ ینی وەکو گەشتێک تەماشایکە و ئێستا کە چۆڵە بۆی بینەران بزانن سەعات ئەکرێتەوە ئەجینا کاتێکە ئەکرێتەوە زۆر سەردانیکەری باشی هەبووە سەبارەت بە پرسیارەکەت بێگومان هەموو ڕۆژێک دوێنێ ڕاستەوخۆ پاش مەراسیمی کردنەوەی دوو چالاکی گفتوگۆ و سیمینار بەڕێوە چوو هەم لە ناساندنی کتێب هەم لە بواری تربوونەیەکیان لەسەر شێرکە و بێکەس بوو یەکیان لەسەر شانۆ هەموو ڕۆژێک ئێمە ئەو پێنجلایەنەی کە باسم کرد بۆ منە دامەزراوی مامجەلال
کۆمەڵێک پانێڵی لەسەر مام جەلال ڕێخستووە وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵێک سیمینار و چالاکی ڕێخستووە لە بواری جیاواز لە مادەی هۆشبەرەوە بۆ لایەنی بابەتی سایکۆلۆژی هەتا دوایی لە دەستگای سەردەم کۆمەڵێک پانێڵی ڕێخستووە کۆمەڵێک میوانمان لە ئێرانەوە هاتووە کە قسە لە گفتوگۆ و دیبەی دەکرێت لەبارەی ڕۆمانی کوردی و دەنگدانەوەی لە ڕخنەی ئەدەبی فارسیا کە کۆمەڵک میوان خۆیان لێەوە هاتوون وە زانکۆی سلێمانی کە ساڵی پاریژ من خۆم ینی کار و چالاکیەکانم زیاتر لە 27 چالاکی بیان هەبوو لە پانێڵەوە ئەم ساڵیش بە هەمان شێوە لە بواری جیاجایە لە ژینگە و ژیری دەستکرد و دیشتاڵ و گرنگی زانکۆی سلێمانی بە تایبەتشی ئێستا کاتی وەرگرتنی خوێندکارە لە زانکۆی سلێمانی بۆ ئەوی بەگشتی هەم گەشتی زانستی ناو زانکۆ بزانێ هەم ئاستی زانکۆ و هەم باگراوندێکی لا دروست بێت دیسان لە پێشانگا ئێمە میوانداری بۆ منە کەسانی بەرپرس و شارەزای ناو کایە جیاوازەکانی زانکۆمان کردووە تا بە شێوەیەکی گشتی ڕۆژانە چالاکی بەڕێوە چێوە کات هیچ نەماوە گشتی بکەیتەوە ئەوش تاواکە بەس بە کۆتاشت ئەوەیە کە بەر لە ڕۆژی کۆتایی دیبێتێکمانداناوە لەگەڵ با بڵێن خاوەنی کۆمپانیای ئەتڵەس کە هەڵسەنگاندنێک بکرێوەکو فیدباکێک ئەمە بەگشتی با بڵێن چالاکی خۆش بێت و سپاس بۆ دکتۆر هەرێم عوسمان و تەبێژی کۆساریش بتوانین سەردان بنیایەوە دکتۆر هەرێم عوسمان و تەبێژی پێشانگای نێودەوڵەتی کتێب کە بۆ خولی سەرۆک مام جەلال زۆر سپاس بۆ ئامادەبوون.